خۆپیشاندانی پێشمەرگە دیرینەکانە و بەرەو پەرلەمانی کوردستانی عێراق کەوتونەتە ڕێگا. ئەم پیاوە بەتەمەنەش هەر لە بەردەم پەرلەمان چاوەڕێی گەیشتنی هاوڕێکانی دەکات. لەگەڵ گەیشتنیان بۆ بەردەم پەرلەمان هەمویان پێکەوە یادداشتێکیان هەیە و ڕادستی پەرلەمانی دەکەن. کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان و کەم ئەندامی سەنگەر و پێش بەرکەوتەی چەشی چیمیاویش و هەتا ئێستاکەش ئەوە بەو خەونەیەوە کە چارەسەریم بکرێ هیچ شتێکمان بۆ نەکراوە. ئێمە پرۆژەیەکمان پێشکەشی پەرلەمان و حکوومەت کردیە کە لە پرۆژەکە زۆر شتی گرنگ لە خۆ دەگری بەڕاستی. بۆ نمونە پاکردنەوەی ڕیزەکانی لیستی پێشمەرگە دێرینەکانی ڕاستەقینە لەگەڵ خەڵکانێک کە تێکەوتووە بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە نەبووە بگرە ڕۆژگارێک کە بۆ گولەشی بە پێشمەرگەوەنە لە ڕیزەکانی سوپای عێراقی لە فەوزە خەیفەکان بووە. دەمانەوێت بەڕاستی ئەوە جیا بکرێتەوە پێشمەرگەی دێرینی ڕاستەقینە لەو خەڵکانە جیا بکرێتەوە. گلەی و ناڕەزایەتێکی زۆریان هەیە و داوای مافۆ ئیمتیازات و شایستەدارەیەکان و باشترکردنی مۆچەکانیان دەکەن. هاتیە دیفاع لە خۆمان و لە کەس و کار و لە ئیمتیازاتی خۆمان و ئەوەی خۆمان بکەین کەوا وەکو پێشمەرگەی دێرین چەند ساڵە خزمەتمان کردیە هیچ حسابەکەمان لۆ نەکرایە. حسابی چۆن مەسن دەچیە سڕەی موچە بە هەفتەک بە دوو هەفتە بەرد ناکەوی. ژمارەیەک پەرلەمانتاریش هاتوونەتە نێو پێشمەرگە دیرینەکان و پشتگیری خۆیان بۆ داواکاریەکانی ئەم پێشمەرگانە دەردەبڕن و باسی چوونەتی کێشە و گرفتەکان دەکەن و دەڵێن یەک کێشەی گەورەمانێ ئێمە تا ئێستا پێشمەرگەی فەعلی و مستحق و شۆڕژگێر لەگەڵ جاش و مستەشاروانە بە یەکەوە موچەوەرەگرن لەگەڵ خەڵکی سەعاتێ پێشمەرگایەتی نەکردووە بە یەکەوە موچەوەرەگرن. من دڵنیام لەوەی ئەو ناوانە پاکرێتەوە کێشەی ئەمانە ئەو گرفتەی کە هەیە لە زۆر بە ئاسانی چارەسەرەکە. بەڵام ئەمانە نایەنوێ پایکەن یعنی لە مانجی حوتی 2020ەوە یاساکە چۆتە بواری جێبەجێکردن. من هەموو مانگەیە خەیان چیتان کرد بۆ پاکتان نەکردووە نایکەن نایەنوێ بیکەن. ڕێگرەکانی تەنها و تەنها حکوومەت بە بیانووی ئەوەی کە لە ڕابردوودا قەیرانی دارایی بووە و نرخی نەوت شکاوە لە بازاڕەکاندا تێچووی دارایی دەوێت حتا ئەمان بۆ تێچووی دارایەکەش ینی تەساولات دەکەن. لەبەر ئەوە هیچ بیانوویەک نەماوە بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە. بۆیە ئێمە داواکارین کە 69 ئەندام پەرلەمان ینی کە هەموو فەراکسیۆنە جیاجەکان ینی واژویان لەسەر کردووە کە ئەمە یەکەمین پرۆژەیە لە پەرلەمانی کوردستانە ئەتوانم بڵێم بەم شێوەیە کە کۆدەنجی لەسەر بێ ئەم پرۆژەیە کە ئێستاکانە هەیە. ئەم پێشمەرگە دێرینانە دەیانەوێت بە یاسا مافەکانیان بۆ ڕێک بخرێتەوە و پێیان وایە خەڵکێکی زۆر بە ناوی پێشمەرگەی دێرین خانە نشین کراوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.